بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی گەشتی شیکاری وەرزشی لە هەفتەیەکی نوێ بەیەوەی بەڕێز و خۆشەویستە گەمەوە. ئەمڕۆ قسەکردنی من سەبارەت دەبێت بە پریمەر لیگ، کاردانەوەکانی دەرەنجامەکانی دوێنێ، شکستی نوێی مانچستەر سیتی لە خولەکە کە ئەمە بووە دووەم شکستی لەسەرێک لە پریمەر لیگ و چوارەم شکست لە کۆی گشتی پاڵەوانندەکان و بەرداوامی سەرکەوتنەکانی لێڤەرپوڵ و هەروەها گرتنەدەستی پێشەنگی ڕزبەندی بە تەنها لەلایەن تیپەکەی ئارنێ سلۆتەوە. ئەنجامگەلی تری زۆر بەدەستهاتوون و ئەمڕۆش مانچستەر یونایتد پێشامۆریم دوامین تاقیکردنەوەی لەگەڵ مانچستەر لەگەڵ لیستەر سیتی ئەنجام دەدات و دواتریش تۆتنام و ئیپسویچ تاون ڕوبەڕوویەک دەبنەوە و لە کۆتاری ئەم هەفتەیەش لە یاری لووتکە یانەی چێڵسی لە یاریگای ستانفۆرد بریج میوانداری لە یانەی ئارسناڵ دەکات. هەڵسەنگاندنێکی گشتی بۆ پریمەر لیگەکەین و دۆخەکان تاوتوێ دەکەین و کۆمەڵی ئامار و داتا دەدەین لە بارەی بارودۆخەکەەوە. تاوان من دەستپێکی قسەکانم بەوە دەست پێ دەکەم، کوتم ئێمە هەدەفمانە و ئێمە ئامانجمانە پێکەوە شیکاریەکی ورد و درشت دوور لە لایەنگیری بۆ هەر تیپێ بکەین کە خۆمان دەمانوێت، بۆ هەر ڕایەنەرێ بکەین کە ئەمانوێت باسی بکەین، بەڵام بە ئامانجی لێداننا و بە ئامانجی موبالەغەکردن لە ستایشی شانە، نەک کە خراپ بوو خۆمان بدزینەوە لێی وە کە چاکیش بوو هەمیشە بینە سەر شاشە و لەگەڵ ئێوایە بیڵێنەوانێ. ئێمە باس لە مانچستەر سیتی و لە گواردیۆلا دەکەین. ئەوەی من دیقەتم ما پاش شکستەکەی دوێنێ بەرامبەر بە برایتن لێشاوێکی ڕەخنەی نابەجێ بینی لە مێژووی گواردیۆلا. کاکە هاندەر بە چ جۆرە ڕەفتارەکە ناکاتەمەی هەڵسەنگاندنی گواردیۆلای پێناشتیمێ. گواردیۆلا یەکێکە لە هەرە جوانترین کەسایەتیەکانی تۆپی پێ. گواردیۆلا یەکێکە لە پڕدەستکەوتوترین ڕانەرەکانی مێژووی تۆپی پێ. گواردیۆلا یەکێکە لە قوتابیە سەرکەوتووەکانی یۆهان کرۆیف و یەکێکە لە بەکارهێنەرانی قوتابخانەی پۆزیشنال پلەی لە تۆتال فوزیسمی تۆتال فوتبۆڵە بە شێوەیەکی سەرکەوتووانە. ئەمانە هەمووی تەریخ و تایبەتمەندین بۆ خودی گواردیۆلا. تۆ ناتوانی بی ئەمانە زەربی سفرکەی ئەمە چی خۆ دەڕقت لە گواردیۆلا. نە، من هەرگیز لەگەڵ ئەو ڕەخنانانیم کە بەم جۆرە بژیرێ، بەڵام هەرگیز لەگەڵ خۆمتکردن و خۆتزیینەوە شانیم کە ون بنوونە من. ئەنجا بابینە سەر ئەسڵی بابەتەکە تاوان حەزم کردم سەرنجە بدەم لەبەرەی بزانین کە قسە بکەین چۆن بیکەین لەبارەی ڕانەرێکەوە کە ئەنجامی خراپێەوە چۆن لە ئوسلوبا بیڵینەوانێ، نەک بە دوو یاری دانیشن دنیا کاولکەین وەکو ئەنچیلۆتی داما و دوو یاری دۆڕان بە بەرشلۆنە و بە میلان دۆڕە، حەد دنیا کۆتایی هاتبووی. ڕاهێنەریان هێنایە شوێنی دووریان خستەوە ئەویان لابر ئەویان کرد ئەمە نابێ و ئەوان نابێت دوو یاریش دۆڕاوە. بەڵام لەم لاوە ئەگەر چۆن بڕۆ چۆن بێت بۆ خۆیان کێشە نییە. بەرحاڵ ئێمە چینە سەر ئەسڵی بابەتەکە. گواردیۆلا لە نەبوونی پێکهاتەی سەرەکیە لە کێشەدایە. تۆ دیت ڕەخنە دەگری دەڵێەوە کەی ڕایەنەرەکە دوو یاریزانی پێکان بێ ناتوانێت پڕی بکاتەوە، بەڵام ئەوتان شلۆتی وەرزی ڕابردوو سێ ڕیبات سەڵیبیە بوو چامپیۆنز لیگ و لیگەشی بردەوە. کاکە ئەبێ تۆ من بۆچی قەت مقارنە ناکەم، بۆچی ئەڵێم دایم لەگەڵ ئەم مقارنەکردانیانین بێک لەبەروی بۆ ستایلی یاریکردن و قوتابخانەی یاریکردن لێک جیاوازن. ئەو سیستمەی گواردیۆلا کاری لەسەر دەکات. تۆ هەمیشە ناڵی بە گواردیۆلا بۆ یاریزانی نوێکڕی و کابرای پارە کابرای سیستمەکەی گواردیۆلا ئەگەر بتێوێ بەو سیستمە کار بکەی پێویستە بەو جۆرێ، پێویستە بەم ڕەفتارەیە کە کاریگەڕی و خاوەنداران یانەکە و بەم جۆرە لەگەڵ تا بن. ئەیتە تۆ پێڵی پیاوی پارە، تۆ پێڵی نە، چی پێڵی ئازادی، بەس سیستمی کارکردنی گواردیۆلا. من چەند جار پێم وتون و پێتان ئەڵێمەوە چۆن پیانۆیەک دۆ ڕێمی فاسۆ لاسی ئاوا لەم تۆنانە پێک دێت و پێکەوە ئاوازێکی پێژەندێ،
ئەگەر پارچەیە دوو پارچەی نەقز بێت و ئاوازەکە و کامل نابێت لەبەری نەقسی ئەو دوو پەنجەی ئەو دوو شوێنەیە بێ. سیستمی گواردیۆلا بەم جۆرەیە پێویستی بەوەیە کە هەموو کەرەسەکانی وەکو خۆی لەبەردەستیا بێ، پێویستی بەوەیە هەموو دوگمەکانی ئەم پیانۆیە بە جوانی ئیشکا و ئاوازەکەی خۆی بە جوانی بچڕێ. خەتەی بەدیل بەکار نایەنن، ئەمان پێداگرن. من چەند جار لە بەرنامە پێم وتومە تیپەکەی گواردیۆلا 5 گۆڵی گۆڵی شەشەم کاریزانەکە لە دەستیان نایکە، ئەم زۆر نیگەرانە لێی بۆ لەبەر ئەو ئەوەش بە گۆڵ یعنی تموحی زیاترە بۆ پێداگری لە پلانەکەی خۆمەوە ناگەینە کەم لەم ڕانەرەی تر پلان نە ئەم ڕانەرەی تر کە ئیشەکە من بۆچی دایم پێ دەڵێم ئەنچیلۆتی یابەرگری لێکم. ئەنچیلۆتی هەمیشە تاکتیکی خۆی دانێ ڕێنمایەکانی بە یاریزاندانێ بەڵام سربەستێکی جیاواز دەداتە یاریزان و زۆر کات لە یاریە دەگەڕێتەوە پلانی بەرگری جێبەجێکا بە پێی واقعەتی تیپەکەی. ئێستاش لە بیرتانە کە یاریەکەی مانچستەر سیتی پار ئەنشلۆتی وتی ئێمە کواڵیتی یاریزانەکانی مانچستەر سیتی زۆر لە ئێمە باشتر بوون و ئەفزەلیەتی سیتی زۆر لە ئێمە زیاتر بوو، زۆر لە ئێمە باشتر ئامادە بوون، بۆیە ئێمە تەنها گورزی خۆمان دەوەشان و دواتر بەرگریمان لە گۆڵەکەمانە کرد لە بروی ئەمە ڕێگەی سەرکەوتن بوو بەسەر مانچستەر سیتیە. واتە تۆ ئەبێ ڕێگەکانت لەبەردەما بێ سێریکەن. گواردیۆلا پێکانی کۆمەڵە یاریزانی کاریگەری هەیە کە لە سەروی هەمویانەوە ڕۆدریە و دواتر دیبڕۆینەکە ئەمە دوو کاریگەرترین یاریزانن و بیریشمان نەچێ سیتی لە وەرزی ئەم ساڵا بێواڵکەرە فۆدین لە دوای یۆرۆ لە کەشوهەوە یاریکردن چۆتە دەرەوە یاریزانەی ڕابردوونیە ئەمە پێویستیان بە ئەپدەیتی خێرا گریلیش بەردەوام تووشی پێکانە بێتەوە دۆکۆوەکو ڕابردوونیە ساڤینۆ چەند یاریەک باش بوو بەڵام دواترم یاریزانە ون بۆوانێ بەرناردۆ سیلڤا تا ڕادەیەک مستەوای سابتەوە تا بە ناچاری یاری بە نونێز و کۆڤازیج بۆ بە ئەستێری هێڵی ناوەندی تیپەکە ئێمە نابێت لەم ڕاستیانە ڕاکەین. ئاساییە ئەم تیپە پاژە و بارودۆخە پێکانی بە سەریان ناتووە ئەم تیپە بۆ ماوەی ئاسی دابەزێ بێ قوبوڵی ئەمە بکەین. یەک خاڵی زۆر گرنگەیە کە پێویستەکە هەمووتان ئاگاداری بن، سیستمی یاریکردنی تۆپی پێ گۆڕاوە. ئەمە وەرزەکانی ڕابردوونیە تۆ بەلاتەوە قورس بێ بڵێ وەڵا شکستیە نادۆڕای وەڵا دوو یاری لەسەر یەک دۆڕا. سیستمی یاریکردنی تۆپی پێ گۆڕاوە، تۆپی پێ ئێستا فشارەکانی زۆرن، یاریەکان زۆرن، سەفەرەکان زۆرن، پاڵەوانەتیەکان زۆرن، پەستانەکان زۆرن. یعنی بەسیترین شت جاران ئێستا بەسیترین حاڵەتی ماندووبوونی یاریزانتان بۆ باسکەم ڤار تاوان ڤاری سوادەیەکی زۆری گیانەوە بە تۆپی پێ. جاران کە تۆپێک دەڕۆی ئەگەر یاریزانێ بۆ نمونە ئۆفساید وای یەکسەر لای من دەستی بەرزەکردەوەی ئۆفساید ئاوەسان لە شوێنی خۆی. بەس ئێستا لەگەڵ پێشکەوتنی تۆپی پێیا چی لێهاتووە؟ ئەگەر نەش ئۆفسایدیش بێ نابژیان ڕێگەی پێەیە هێرشەکە تەواو بێ دواتر قەراری خۆی ڕاگەێنێ. جاری وام یاریزانە ڕاکان بەرگریکارە بێ دوای کەوێت تا یەتەوانێ ئەمیێتەوە ئەو بەرکەوتنیت یا ئەم شەتحیتە یعنی ماندووبوونێکی 30 سانیەی ڕۆیە دوای کە تۆپەکە فوتی یا گۆڵ بێ ئەنجا داوای بڕیاری خۆیان لەوەی ئۆفسایدە ئۆفساید نییە کە سەیری ژەکرێ حاڵەتەکە یەکەم جاریژە و قەراری بەیار دروست بوو. ئەمە دیسان و ماندووبوونێکی ترە بۆ یاریزان بۆیە زۆر ئاسایی وەریگرەتی بدۆڕێ. سیستمی یاخود شێوازی یاریکردنی تۆپی پێ گۆڕاوە، سیستمەکە گۆڕانکاری گەورەی بەسەراتوە، بۆیە بە ئاگاداری ئەم خاڵە گرنگە هەبن. باسمان لەوە کرم کەرەسانە نوقسانیە بێ بەڵام لە هەمان کاتدا دوو خاڵ تێبینیە لەسەر گواردیۆلا کە من کۆی گشتی ئەمە لە دوو خاڵدا باسەکەم. من باسی یەک شتی تر ناکەم لەسەر گواردیۆلا تەنها لە دوو خاڵدا باسیەکەم جوان دیقەتی ئەم دوو خاڵە بن. خاڵی یەکەم ئێمە باسمان لەوە کرد دیاری بۆ ڕنمۆ سووتمان چی ئەلەم شاشێ ئەلەم پێگەیە وتمان منطقی نییە گواردیۆلا دەچێت واڵکەر 19 ڕۆژە تەمرینی نەکردوش یعنی 6 خولەگامە دەکاری کردووە چێ ڕێکیلوی زەباتە دەرەوانێ واڵکەر بە سەرەکی بەشداری پێیەکە باشە دوێیمان لەمە بۆ بوو یاری بۆ نمۆسیش دۆرە بینیتان سیمینۆ چۆنی ڕەفتاری کرد لەگە واڵکەرە. ئەم یاریەش هاتووە بوسی یاری پێیەکە واڵکەرەکە بە دڵی بەرگری
ئاکی و ئاکانجی لەسەر کورسیە دەگەن لە کاتێکا لە دووەرزی ڕابردووە ئاکانجی بەردەوام یاریزانی سەرەکی گواردیۆلا بووە. ئاکیش لە وجودی یاری کرۆ کە چی ئەوی ژیاری ناکە. ئەدەبینیتان دوو گۆڵەکەی برایتۆن چۆن کرا؟ هەردووکی لە ناو چەقی دڵی بەرگری مانچستەر سیتیە تۆمار کرا، لە ناو دوو دڵی چەقی بەرگری مانچستەر سیتی. ئەبێ باسی ئەمە بکرێ، خۆ تۆ ناگرێت چاو لەمانە بنووقێنی. گواردیۆلا لەم دووشکستان بە تەواوەتی بەرپرسیارە. یاری سپۆرتینگ لیشبۆنە هاتووی ئەم بەرگریکارە و یاری پێکردۆ بووسی 4 گۆڵە لێ کراوە. ئێدە واز بێنە، دەبی بە دەرە وازی لێ بێنە. یعنی سوێزای نەیتوانی تەختەی گوکی رێسکە. ئەدە وازی لێ بێنە، یعنی چی تاوانێ بەغەڵە لە پریمەر لیگ دیسان و یاری پێکە لەگەڵ برایتنە. یاوەتا خۆ ئامانجێتەیە تیپەکە و یعنی بەو لێش سەر لێ شێواویە بەری لەبەری کۆتا ساڵتە، لەبەری تەکسیکی بگیرشتانیش لە تیپەکە ڕۆی، چونکە تەکسیکی بگیرشتان کە بەڕێوەبەری شیە هاوڕێکی زۆر نزیکی گواردیۆلا و لە تیپەکە نەما. ئەدی وازی لێ بێن ئەمانە هەڵەن. ئەمجارەش عینشت هەڵە کەوتاوانێ بۆ مانچستەر سیتی کە ئەم بارودۆخەی لێ دووارە بۆ ئێمە دەبێت باسی ئەم حاڵەتە بکەین. ئێمە دەبێت باسی ئەم حاڵەتە بکەین کە ئەم تیپە پێویستی بەم گۆڕانکاریان پێویستی بە بەشداری پێکردنەوەی پێگاتەی سەرەکیە لە مانچستەر سیتیە، چونکە مانچستەر سیتی ئێستاشی لەسەر بێ یەکێکە لە تیپە تۆپمەکانی ئینگلتەرا. ڕەنگە زۆر هاوڕێ ئێستا باس لەوە بکەن بڵێن کاکە گواردیۆلا، بەڵێ ئێمە داواکەین گواردیۆلا بێتەوە ڕکابەری. پێویست ناکات بۆی تۆ پێم بڵێ وەڵا گواردیۆلایەتەوە مانگی 34. من ئەمەوێ خودی گواردیۆلا بێتەوە نێو ڕکابەری، چونکە پریمەر لیگ بەو جۆرە جوانە کە گواردیۆلا ڕکابەرەکەی بێ، بەو جۆرە جوانە ستۆل لە یەکەم ساڵیا بێت لە ڕکابەری گواردیۆلایە ئەگەر بردی نازناو بەرێتوانێ. ئارتیتا بردی لە ڕکابەری گواردیۆلایە نازناو بەرێتەوە، نەک گواردیۆلا پاڵ باتوانێ بەم جۆرەوی باتەوە. ئەمە خاڵێک بوو لەسەر گواردیۆلا کە باسم کرد لەوەی کە هەڵەیە لە پێکاتەکە کە ئەمە دووبارەیە کاتەوە بەس نازانم. دووەم خاڵ کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم لەسەر گواردیۆلا سیرکە. ئێستا لە سیستمی تۆپی پێیا، لە پێشکەوتنی تۆپی پێیا شتێک دروست بووە، مەترسی دروستکردن یاخود هێرشبردن، پێی دەوترێت XG، کامە لە زمانی ئینگلیزیەکە بەم جۆرەی پێوتێ بۆ هەر تیپێک کە بۆ نمونە ئەمشەو سیتی و برایتن ئەڵێ کامیان XG زیاترە، واتە مەترسی گۆڵکردن، کام تیپیان مەترسی گۆڵکردنیان زیاترە. یاری تۆتنامی لێ دەرکە، تامان گواردیۆلا 4 یاری لەسەرێگە دۆڕێ، تۆتنام، بۆرنمۆ، سپۆرتینگ لیشبۆنە و دوامینیشیان برایتن. یاری تۆتنهامی لێ دەرکە، لە یاری بۆرنمۆس و لە یاری سپۆرتینگ لیشبۆنە و لە یاری شەوی ڕابردووی برایتن ئەم خاڵە زۆر نەرێنیە. XG تیپەکانی ڕکابەر زیاتر بوون بەسەر مانچستەر سیتی، واتە هەڵدروستکردنی گۆڵ و مەترسی گۆڵکردن لەلایەن تیپی بۆرنمۆس و تیپی سپۆرتینگ لیشبۆنە و تیپی برایتنەوە بەسەر مانچستەر سیتیا زیاتر بووە. ئەمە کێشە گەورەکەیە. ئێمە ئاساییە لامان گواردیۆلا بدۆڕێ، ئاساییە لامان مانچستەر سیتی بدۆڕێ، چونکە تیپ وایە ڕیکۆردەکان بۆ شکاندن، تیپ قابلیەتی دۆڕانە. بەڵام شتێک هەیە پێمانەڵێ کە کەشوهەواکە لە مانچستەر سیتی لەبار نییە. بۆ ئێمە جاران کە مانچستەر سیتیش دەدۆڕا یا یەکسانیش هەبوو، ئەمان و 6 هەلیگۆڵی فەوتانۆم تیپی کێشەیەکی نییە، 4 هەلیگۆڵی فەوتانۆ کەمترینە لیشی لەسەر دروست بە. بەڵام ئێستا کێشەکەمان گەورەترە. ئێستا کێشەکەمان بووە بەوەی کە تیپەکە مەترسی دروستکردنی هێرشیشی زۆر کەم بۆتەوە. بەڵێ دیبرۆین و ڕۆدریگۆ کاری سەرەکین، بەڵام مەبەستم لەوەیە گواردیۆلا ئەمە شتێکی نامۆیە بۆ گواردیۆلا کە تیپی ڕکابەر مەترسی دروستکردنی لە تیپەکەی گواردیۆلا زیاتر بێ. زۆر دەگمەنە حاڵەتی وا ڕۆبا لە تیپی گواردیۆلا. ئەم دوو خاڵە لە مانچستەر سیتی لای من جێگەی هەڵوێستە لە سەرکردن و جێگەی تێبینین. و ئەمە بەراورد دەکەمەوانێ بۆی کە ئەو یاریانەی کە ڕیال مەدرید ڕوبەڕووی شکست هاتەوە بە کلاسیکۆشەوە کە 4-1 دۆڕە، هەر بۆ زانیاریتان لە کلاسیکۆشان ڕیال مەدرید مەترسی گۆڵکردنی زیاتری هەبوو تا بەرشلۆنە، ئێواتە XG زیاتر بوو لە بەرشلۆنە. تەنها یاری میلان نەبێت کە
بەعکسەوە بوو. بۆیە گواردیۆلا دەبێت بە خۆداچوونەوەیکی کامڵ بکە. یەکەم بۆی کە ناکرێت تیپی گواردیۆلا مەترسی لە تیپی ڕکابەرەکەی کەمتر بێت کە کاتێکا ڕکابەرەکانی چێو بوون. ئەو هەڵا گەورەی دانرا بۆ ڕیال مەدید بە بەرشەلۆنە و بە میلان دۆڕاکە دوو تیپی گەورەی ئەوروپان. بەڵام مانچستەر سیتی بە بۆرنمۆس و بە سپۆرتینگ لیشبۆن و بە برایتن دۆڕاوە. فەرقەکە زۆرە بۆیە گواردیۆلا پێویستی بە پێداچوونەوەیە، پێویستی بە ئەپدەیتکردنەوەی تیپەکەی خۆیەتی و قسەکەی خۆشی دوێنێ بە دوو لایەن قسەی کرد کە من معجیبی قسەکردن و ڕازگۆیی گواردیۆلا. یەکەم لایەن باسی لەوە کرد کە ئێمە تێبگەین لەوەی کە ئەکرێت ئەمەی کە گواردیۆلا کردوێتی لە پریمەر لیگ ئێمە تێبگەین چەند سەرسوڕێنەر بۆ ئێستا سەردەمێک بۆ ڕانەرێک دێ ڕکابەریەکە کە ڕکابەری گواردیۆلاکە دەوێت نازناوەکەی لێداگیر بکات. ئەم مەفهومە ئەم پەیامی پێگەیاندین. دووەم پەیامیش پێی وتی من کۆتایی ناتوم یا بەم ڕەخنانە من ناڕوخێم بەڵکو ڕاهێنانی زیاترەکەم بۆی باشتر بێمەوە. ئەم تەحەدایە زۆر جوانە بۆ گواردیۆلا. ئەمە کەسە سەرکەوتۆکان کە سایملاقەکانەوەکەن. من تااقەتم نییە لەوەی کە هەر ئەوەنە لە بۆ سەیە بم ڕانەرێ خراپ بوو شەلم کوێرم ناپارێزم دانیشم هاوار بکەم بەسەریان نە. من شتە جوانەکان وەکو خۆی وەرەگرم، خراپیەکانی ژۆکو خۆی پێتانەگەێنم و هەڵە و کەم و کورتەکانیشتان پێڵم کە وەکو وتم هەموو مانچستەر سیتی من لە دوو خاڵتا کۆکردوانێ. پێکهاتەی گواردیۆلا لە یاری بۆرنمۆس و مانچستەر سپۆرتینگ لیشبۆن و برایتن کە هەڵەکانم پێوتون. دووەمیان مەترسی دروست نەکردنی تیپەکەی گواردیۆلا واتە نەبوونی XG و فشاری بەرزی ڕکابەرەکانیان بەرامبەریان کەمە دوشتی جیاوازە و پێویستی بە گۆڕانکاریە. لە بەرامبەردا دێنە سەر لیڤەرپوڵ. لیڤەرپوڵ پار بۆ دەوری نەبرد، بۆ خولی نەبرد لیڤەرپوڵ. خۆم ساڵی ژاری دۆڕانەوە لە کوی 11 هەفتەی سەرەتا یاری دۆڕانەوە لیڤەرپوڵ یاری دۆڕانەوە تعادولی شیە بەرامبەر ئارسناڵ. ئەی پار بۆ خولی نەبرد. ئەم ساڵ ئێستا لوتکەی ڕیزبەندی گرتووە. لیڤەرپوڵ پێکاتەکەی 160 بۆ 170 بۆ ڕکابەری پریمەر لیگ گونجاوە. بەڵام ماوە تۆ سەر ویشکردنەی لە پشتەوەی شەکرێ. هەر یاریە و بە جۆرێک سریکەن. هەموو یارەکانی ڕابردوو لیڤەرپوڵ کۆنتڕۆڵی تەواوی یارەکەی کردووە و XG لە تیپی ڕکابەر زیاتر بۆ بۆی کە سەرکەوتن بێنێ. بەس یاری ئەستۆن ڤیلاتان بینی شەوی ڕابردوو. لیڤەرپوڵ کاتێک زانی ئەستۆن ڤیلا زۆناڵمارکینەکەوە بە تایبەتی بەرگری ناوچەیەکەوە ناوچەکانی دادەخە لە ڕێگەی 4 ناوەند و 4 بەرگریکارەوانێ و تەنها ڕۆجەرس و واتکینز هێرشەکانی سەرەکەن. پلانی بی هەبوو. ئەین تۆ دیقەت بە وەکو یاری وەکو گۆڵی کە لە برایتنی کرد وەکو گۆڵانی تر کە کردێتی لیڤەرپوڵ دوێنێ نەیدەتوانی بە گۆڵی ئەستۆن ڤیلا بکە. هێرشی هەڵگەڕاوە. دیقەتان نا هەموو کۆرناڵەکانی ئەستۆن ڤیلا ئەیان کرد بە هێرشی هەڵگەڕاوە لەسەر ئەستۆن ڤیلا. ئەو بوو دانەی دوانیان گۆڵیان پێێنە. یعنی دوانیان ناوە لە تۆپی ئەستۆن ڤیلا و لە هێرشی ئەستۆن ڤیلا و لیڤەرپوڵ توانی گۆڵی پێبێنێەوە دوو هەلیشیان فەوتان. بۆیە مەرجیە هەموو کاتێ بۆ پلانی خۆت دەتەوێت سەرکەوتن تۆمار بکەی. گرنگ ئەوە تەسلیمی واقعیە و یاریە بی و بتوانی ڕێگەی سەرکەوتنی بۆ بدۆزیتەوە. ئارنی سڵۆت ئەو ڕاهێنەرەیە کە بەپی باشی و خراپی مامەڵە لەگەڵ یاریزانەکانەکە. بۆ نمونە کاتێ دیاز دەبینێت دوو یاری خراپە دەیخاتەوە سەر کورسیەدە. کاتێ سۆبۆسلای دەبینێت دوو یاری خراپە دەیخاتە سەر کورسیەدە. کاتێ جۆنسە بینێ باشە دەیکاتەوە بە یاریزانی سەرەکی. کاتێک گاکپۆ بینێ باشە ئاسێکی بەرز پێشکەشەکە ئەچی لە چەند یاریەکە ئایکا بە یاریزانی سەرەکی. بەڵێ نونێس لە دوای پێکانی جۆتاوە کە بۆ بە یاریزانی سەرەکی بەڵام ئەمە خاڵێکی باشە. سەرەتای وەرز کە یاری کرد کۆنسا دڵی بەرگری بوو. بەڵام پاش پێکانەکەی کۆنسا کۆناتێ هاواسێکی بەرزی پێشکەشکرد ئەوە ئێستا دەرفەتی سەرەکی بوون بە کۆناتێ. سیمیکاز یاریە باش بێت لە پێگەی سەرەکی لە شوێنی ڕۆبەرتسۆن یاریەکە. کەواتە ئەم ڕاهێنەرە چاوی لە ئەبدەیتی یاریزانەکانێتی لە ڕاهێنانەکانە و چاوی لە ئامادەکاری یاریزانەکانێتی لە ڕاهێنانەکانە کە بزانێت چۆن بۆ خۆیان بۆ یارەکان ئامادەکەن. بە پێی ئێمە گۆڕانکاریەکە جگەل لە یەکدانە
کە هێڵی سوورە وادای کۆتایی هاتنی لیڤەرپوڵە بە ئەم یاریزانە ئەویش محەممەد سەڵاح هەنی ئەو دەبینن محەممەد سەڵاح 8 ساڵی درەوشانەوە 8 ساڵی پێرفێکت 8 ساڵی ناوازە 8 ساڵی تەنانەت شەوێ ڕابردوو بە گۆڵ و ئەسیستێک لە تەنهایاریەکدا ژمارەکەی واین ڕۆنی یەکسان کردو بە ڕێژەی کەمتری یاریکردن لە واین ڕۆنی. پڕکردنەوەی شوێنی سەڵاح شتێکی زۆر زۆر قورسە بۆ لیڤەرپوڵ کە کڵۆپیش من بۆ هەموو ناوازەیی هەبوو وەرزی ڕابردوو کاتێک کە سەڵاح یەدەگە کرد یعنی من شۆک بووم شۆک. سەڵاح بۆ یەدەیجی نابێت سەڵاح ئەو کەسەیە کە لیڤەرپوڵی داوە بە شانی خۆیەوە میشە ڕاستە لیڤەرپوڵ لە خزمەتی سەڵاحە چونکە ئەم خزمەتە دوولایەنەیە بەڵام سەڵاح ئەساسیەت و ضەروریەتی لیڤەرپوڵە هێزی لیڤەرپوڵ محەممەد سەڵاحە کۆتایی پێنانی هێرش هیچ کەس وەکو سەڵاح نیە بۆیە ئەم سیستمی ناوەرەی کە سڵۆتێکا و ئەم دەرفەتدانە بە یاریزانەکانی وای کردووە هەموو یاریزانەکانی پێگاتێکی 15 بۆ 16 یاریزانی لە کەشوهەوای یاریکردنا بن هیچیان لە کەشوهای یاریکردندا نەبڕێن و هەج یاریزانێکیان تووشی پێکان بێ ڕاستەوخۆ بە دیلەکەی ئامادە بێ ئەمە کارکردنێکی باشە بۆ ئارنی سڵۆت و ڕێگەیەکی باشە بۆ ئارنی سڵۆت و پێش ئەم مۆستانیارە نێودەوڵەتیە سڵۆت دەرفەتێکی باش یاتۆتە بەردەم 5 خاڵ لە پێشمان سەرسیتیە کە یارەکان نێودەوڵەتەکان دەستی پێکردەوە سیتی ڕوبەڕووی تۆتنام دەبێتەوە بە دوایە ڕوبەڕووی لێڤەرپوڵ دەبێتەوە لە ناو ئەنفیڵدا واتە دەرفەتەکان بۆ سڵۆت بە باشی هاتوونەتە پێشەوە خۆشی توانیوێتی بە باشی لەگەڵ تیپەکەی خۆی بگونجێنێ بۆیە لیڤەرپوڵ ئەم ڕێگەیە دەتوانێت ئیستیغلالی کا بۆی کە دەرفەتێکی باش بێ بۆ پێشکەوتن بۆی کە لە مانگی دووسەیە کاتێک ئەمانیش پێکانیان توژا و کاتێ ئەمانیش دابڕانیان توژات یعنی بتوانن پارێزگاری لە بەشێکی و خاڵانە بکەن کە دەستەبەریان کردووە تامان دەچمە سەریاری ئارسناڵ و چێلسی بەڵام دێمە لای بەشێک لە کۆمنتەکان کاگونەر سواز بۆ تۆ کاک مەحسین ئەڵێ سڵاو براگەم سیتی بەرەو پوکانەوە دەچێت لیڤەریش بەر و بەرزی دەچێت ڕیاڵیش بەرەو باشبوون کاک مەحسین یەک یاری هیچ قیاسی ئەمانە نییە چ بەرەو بەرزبوون بێت چ بەرەو باشبوون بێ من پێ دەڵێم ئاساییە شکستی سەردەمی تۆپی پێ گۆڕانکاری بەسەراتوە ناکرێ بە شکستیەوە تیپەکان وەلانێن نابێت بە دوو شکست بیکەن بە هاتووریا لەسەر تیپەکان نەفرەت لە تیپەکان بکەن نەفرەت لە ڕانەرەکان بکەن ئەم سیستمە غەڵەتە چونکە سیستمی نوێی تۆپی پێ بەم جۆرەیە دەبێ وەرزەکان دۆڕانی تیاابێ بەڵام گرنگ ئەو ڕاهێنەرەیە کە چۆن دەتوانێت دەم تیپی بێنێتەوە نێو کە شووای یاریکردن و چۆن نەتوانێم تیپی ڕێ بخاتەوە چونکە لێرەدا ڕاهێنەرە گرنگەکان مهمن لەوەی کە چۆن تیپەکانی ڕێدەکەنەوە کاکتایرەڵێ من پێم وایە سڵۆت بەرهەمی کلۆب دەخوات من پێم وایە گە سڵۆت بۆ ڕانەری تیپێکی شکست خواردووی وەک یونایتد یان پارساڵ یان بارسای پارساڵ نەیەتوانی بیان کات بەو لیڤەرەی ئێسا ناتوانم من قسە لەسەر شتێ بکەم کە یعنی عەشوایی ئەم قسەیەوە بۆ بکەم کاکتایری ئەزیز ئەکرێ دەم قسەی جەنا بدوا بێ بەڵام ئەشکرێ سڵۆ دەرەوەی کردوێتی کە پێشتر لە فاینۆردی شاکردوێتی و لە لیڤەرپوڵی شاکردوێتی ئەکرێ لە تیپی تری شابیکە بەڵام من هیچ گومانم نییە لەوەی کە سڵۆت خۆی لە کۆنگری ڕۆژنامەنووسەکانە دان بەوە دادەنێت کەوتی پامادەکەی کلۆپی لە بەردەما تەنها توانیوەتی بە گۆڕانکاری ورد ئەم ئاسە بەرزە پێشکەش بکەن کاک حەسەنگیان قوربانە بم سپاس دەکەم کاک ڕێبەن دەڵێ هەز ناکەی گواردیۆلا پلانی تەکتیکی کەشفە نا پلانی تەکتیکی کەشفبوون هەم سیستمی تۆپی پێ هەموو ڕانەرێ یا سەر بە قوتابخانەی پۆزیشناڵ پلەی یا سەر بە قوتابخانەیەکی گێمپرسی یا پلانی کاتەنەوە چوارێکی یا تۆتال فوتبۆلی ئیتر بۆ هەش ڕانەرێبی هەر لەم چوار قوتابخانەیە دەرناچی هەر ئەم چوار شێوازە یاریکردنەوەیە هەر ئەم چوار شێوازە یاریکردنەوەی ئیتر بە کامیان یاریەکەی کەشفە بۆ ئیتر هەموو ڕانەرێ شتەکەی کەشفە بەڵام وەکو پێم وتی مەترسی دروستکردنی هێرشەکانت نەماوە ئەبێ ئەمە ئەپدەیت کاتەوە ئەمە گۆڕانکاری پێ بکە کاگەردیە لە ئێستەشی لەگەڵ بێت ڕکابەریەت دەکات زۆربەی وەرزەکانی تیژی بە جیازی 6 خاڵە دووە بوو نازناوەکە شێناوە لە کۆتاییە بەڵێ 100% دوایە بەڵام من وەرزە وەکوتم ئەو دوو خاڵی من لە دوو خاڵا سیتیم بۆ دیاریکردن نە زۆر ڕۆشتوم نە کەم ئەتوان دیقەت بنزانن لە ساڵەکانی ڕابردووە ئەم دوو خاڵی هەبوو سیتی لە یاریانەی کە دۆڕاوە کاگیوە من ئەمڕۆ چاوەڕێی بینینی چێلسی ڕاستەقی ناکەم بەرامبەر بە ئارسناڵ چاوەڕێی بینینی چێلسی ڕاستەقی ناکەم و دوایە
من دەتوانم خوێندنەوەیکی باش بۆ مارێسکا بکەم بزانم گۆڕانکاری چی بۆ لە چاو دویاری ڕابردووی بەرامبەر بارسناڵ کە چێلسی وەرزی ڕابردوو دویاری بەرامبەر بارسناڵ کردووە. کاگاکۆ هەڵەکاری ڕۆژنامەوانی وەرشی ڕاستی وەک تۆیە بە ئەوانی تر چاو لە تۆ بکەن نەک ڕقت لە وەرزش بێتەوە. خۆم هەندەری هەر جارکەن دێکدۆخ دەبینم بیر دەکەمەوە سەری تۆپ پێ نەکەم چونکە شتەکان وە خۆی ناگەن. ئەمە بەیەکەوە جوانین خۆ من حەزم لەوەیە کە مناقەشە لەگەڵ هەندەری ڕکابەرەکانمان بکەم بەڵام هەرگیز ئەو ڕێگەیە بە خۆم نیان بێ حورمەتی پێ بکەم یا بۆ نمونە بێڕێزی پێ بکەم یا شکول لە توانای کەم بکەمەوە یا لە شکۆی کەم بکەمەوە. من ئەمەیەم دیوە دروست و ڕاستە بێەوە بدەم کاگاکۆی ترەوەی لێم وەرگێ مەمنونمەوەی وەریشی ناگرێ ئازادە خۆی توانێ حەزی بە شەڕەجنیەوە یاز بابەتێک تێ بچێتەوە بابەوە. کاک حەسەن ئەڵێک کۆتایی وەرز دەرەکرێت باشترین یانەکان کامانن ساڵ دوو وەرزەمان سەستی کاک حەسەن ئەو دوو خاڵەم دیاری کرد حەزەکەم خۆتان سەریکە و دوو خاڵە بکەن و دوایەوە قسەی لەسەر بکەن. کاک یوسف گیان لوتفت نوان قوربانە بم. کاک ژێر ئەڵێ گواردیۆلا چاوی لە ئەبتاڵە یا خواوا بێت. کاک محەممەد هەمووتان ئەم کۆمنتەتان دووبارە کردێتەوە من لە دوو خاڵاش کستی سیتیم بۆ دیاری کردو نەتوانم چن ئەبدەیتەوە دوو خاڵە بکەنەوە لە وەرزی ڕابردوو بزانە وایە و تێبینێ یا خودوانیە بەڵێ نەبوونی دیبڕۆین تەسیری زۆری لەسەر پێگاتەکەی گواردیۆلا کردووە. کاک محەممەد من بەشێکی لە پێکاندا دەبینم و ئاساییە شکستەکانی مانچەستەری بەڵام کێشەی تەکتیکیش لە گواردیۆلایە بینم وەکو پێم وتن نەبوونی فرسە دروستکردن لە چاو زیاتر لە تیپی ڕکابەرە و هەروەها لە پێگاتەی سەرەکیە خەریکی کۆمەڵە شتی نەخوازراوە کە بیکا کە زیانی بە تیپەکە گەیانوە. هەموو ڕانەرێ هەموو کاتێ پێیسی بە ئەبدەیتکردنە کاک پشتیوان. کاگاراز ئەڵێ بەرزونوسم هەڕوو دەدات لە پریمەلیگ بۆ لیڤەرپۆڵ ژمانی 12 بڕێرەدادا خۆیانەکە توانای بردننی پریمەلیگ ئەم ساڵی یاننا بۆ هەموو شتێک بەم جۆرەیە بۆ هەموو شتێک قابلی گۆڕانە لەوەی ڕووبدات و ڕوونەدات. کاگمیر ئەڵێ لەو شاشە جوانەی پەیامەوە سەرەتای وەرزوتم محەممەد سەلاح باش بێت لیڤەرپۆڵ باشە. کاک دۆسیە لە سەلاح چەند کاریگەرە لە پێشەوە ڤاندایکی ژەونە لە دوا بەخوا کۆناتێش بەخوا کۆناتێش بەتەڵە یعنی ڤاندایک چەند دەرەکەی و چەند دیارە کۆناتێش هێندە لە ڤاندای کەمتر نییە ئەوەی کەیکە. هەموو وەرزێ سیتی خراپ دەست پێەکە دوای ڕێگە بێتەوە سیتی خراپ دەست پێەکە ڕێگە بێتەوە گاندەری ڕیاڵ مەدرید سیقەم بە میلیتاونی و شایانی ڕیاڵ مەدرید دیژ نییە. وەڵاهی من هەر دوێنێ ئەو چەند خولەکەی کە میلیتاوی تیا نەبوو زۆر هاوڕێم هەیە گلەیەوە کە نەڵێن میلیتاو پێکان بێ و من میلیتاو هەڵەی ڕیاڵ مەدرید و من دایم گاڵتەم پیا و تەنان لە چوارچەکەی مانچستەر سیتیش زۆر هاوڕێگلەی ئەویانە کرد ئەموو کاکەی و نازانەوە لە خۆتانەوەم ڕەخنەیەگرن بەس بە جددی دوێنێ میلیتاو 25 دقیقە بەرامبەر ئۆساسۆناری کە ڕیاڵ مەدرید لە دۆخێکا بوو هەرەونە میلیتاو چووە دەرەوانەیە خۆمە یەک یاریە ڕیاڵ مەدرید کەوتە دۆخێکی تر یعنی من دوێنێ لەو شەست خولەکەیە دانم بە غەڵێتی خۆمانە لەوەی کە من پاڵپشتی میلیتاو مەکردووە میلیتاو هەمیشە وتومە ئەو کەسە ضرورەیە کە دەبێت لە ڕیاڵ مەدرید دارایی تەنانەت وەرزی ڕابردووش پێما بوو لە نیایە تاڵە بۆە میلیتاو یاری کردایە بەڵام ئەو هاڕیانم بەم جۆرەیان وت دەبێت چاوەڕێ بکەین زین چی دەگوزارێت بەڵام بەرحاڵ ئێمە هیچ شتێک بە کۆتایی لێرە باز ناکەین هەموو شتێ هەڵەکان دیاری دەکەین و هەوڵ دەدەین بەرنامەیەکی بە چێژ لەسەر وەرزش پێشکەش بکەین.